یەکێک لە هۆکارەکانی هەم لاوازی ڕقمونی چووک هەم بابەتی زوو ئاوهاتنەوە ناسەقامگیری دەرونیە. بابەتێکی تر سەرقاڵبوونی ئینسانەکانە زیاد لە پێویست بە ژیانی ڕۆژانە و ئیهمالکردنی لانی تەندروستی خۆی. یعنی کەسەکە ئاگای لێ نییە چێشی زیاد بووە، چێش زۆری لەسەر حسابی تەندروستی خۆتە، توانە جنسیەکانت بە دڵنیاییەوە تووشی پاشەکشێ دەکات. و هەروەها کێشەیەکی تر کەسەکە زۆرتر بە دانیشتنەوە ئیش دەکات، کار دەکات، یان لە ناو سیارە دانیشتیان لە ئۆفیس دانیشتیان ئەلمهم ینی زۆربەی زۆری کار و پیشەکان ئێستا جوهد و ماندیبوونێکی ئەوتۆیان تێدا سەرف ناکرێت، تێدا بەکار نایە. چ کێش زۆریەکە، چ دانیشتن و وەرزش نەکردن و نەجوڵانەکە شتێکی ترمان بۆ ئیزافە دەکات، ئەوش لاوازی ماسوولکەکانی ناوچەی حەوز، ئەوەی کە پێ دەڵێن pelvic muscles یان عضلات قاع الحوض، ئەوانە تووشی لاوازی دەبن. ئەو ماسوولکانە کە تووشی لاوازی دەبن هەم لە ڕووی ڕقمونی چووکەوە کەسەکە توش هەست بە پاشەکشێ دەکات، هەمیش لە ڕووی تەواوبوون خۆی توانای خۆڕاگری پیاو لە کاتی سەرجەیی پەیوەندی بە لایەنی دەرونی خۆی لەگەڵ توندی ماسوولکەکانی حەوزیەوە هەیە.